بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنمەیەکی تری ژیان بە ئەندازە بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە. بەڕێزان، لە ئەڵلقەی ئەم جاری بەرنمەکەمان باسێک لە بەرهەمە هەویریەکان هەم لە ڕووی دروستکردن هەم لە ڕووی تەندروستیەوە دەکەین. ئێمە هەوڵە دەین زۆرترین زانیاری دەربارەی ئەم بابەتە بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. سەرەتا زۆر سپاسی بەڕێز دەکەم کە دەرفەتت ڕێخست بۆ ئێمە بتوانین بەرنامەیەک بکەین. ئێمە حەزەکەین سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەین، ئایا ئێمە چۆن بتوانین هاوسەنگی لەشمان ڕێک بخەین لە کاتێکا ئێستا کۆمەڵێک خواردن و خواردنەوەیە کە هەندێکیان سوود بەخشەوە هەندێکیشان زیان بەخشە. من بە خێراتینی کەناڵی پەیامەکەم و سپاسی جەناب دەکەم کارڵقمان بۆ ئەم هەلەی بۆ منە ڕەخساندووە دەربا باسی بەرنامەیە بکەین، باسی شتێ بکەین کە زۆر زەرورە بۆ خەڵک بیزانێ. مۆزوعی هاوسەنگی لەش ئاسان نییە، مۆزوعێکی فراوانە، بەس من ئەتوانم ئاسانی کەمەوە بڵێم لەشی مرۆڤ لە چی پێکاتوە؟ ئێسقان، ماسوولکە، ئاو، چەوری و هەروها ڕۆح نەفس کە هەندی هۆرمۆنات و ئەنزیمات هەیە لە مێشکە دەورە بینێ بۆ مەزاجی ئینسان، بۆ خەمۆکی، بۆ دڵخۆشی. هاوسەنگیک ئەوێ من مراعاتی ئەم هەموو شتانە بکەم. بۆیە سەیرێکی ئەو خوانێ ئەی خۆم ئەبێ هەموو ئەو شتانی تیابێ کە پێویستە بۆ ئەو شتانە. یعنی زۆر کەس ئەڵێ نەفس، من لەبەر نەفسەی خۆم گرنگە، بەس ئەبێ لە هاوسەنگیا بێ من چەند بایی نەفس بخۆم کە نەبێتە زەختی نەفسی، چونکە بێتە سترێس، هۆرمۆنی سترێس و قەلەقیش خراپە بۆ تەندروستی، بەڵام نەعینەن کاتە زەرەر لە تەندروستی لەشم نەیەم. ئێمە لەشی مرۆڤ دووشتە، ڕوحە، نەفسە و بەشە فیزیاویەکەیە. من ئەبێ هەردووکی لایە، بەشە فیزیاکە و بەشی سایکۆلۆجیەکە. ئێسقان پێویستی بە چییە؟ پێویستی بە پرۆتینات و کالیسیۆمە. لەبەرەوە سەیرەکەی ژەمی سبەینان، ژەمی بەیانیان، هەموو شتێکی تایە کە ئێسقان پێویستی پێێتی. ئێمە ماست بخۆین، پەنیر بخۆین، هێلکە بخۆین، کەرە و قەیماق بخۆین، ئەو شتانی تایە کە ئێسقان پێویستی پێێتی لە کالیسیۆمە، لە پرۆتیناتە، لە چەوریە. بینە سەر ماسوولکە پێویستی بە پرۆتیناتە، کەواتە من ئەگەر نانی بەیانیان زیاتر پەنیر و هێلکەی تیاابێ ئەو پرۆتیناتی تایە و سوودیە بێ بۆ دروستکردنی ماسوولکە و پتەوکردنی ئەسقان. بۆیە زەرورە ئێمە لە مناڵیەوە ئێمە ئەگەر باسی هاوسەنگی بکەین هەموو شتێک کە دروستی ئەەکەین لە ئەساسا بێت تەندروست بێ. من ئەبێ لە مناڵی و گوێ بدەمە مناڵ. ئێمە بەداخەوە مناڵ کە گریا بە قسەیەکەین ئەمە نابێ وابێ، یعنی لە کوردەواری ئەڵێ تربێت لە جەرگ عەزیزترە. من بەڕاستی یعنی زۆر بەداخەوە مناڵ ئەبینم تەمەنی ساڵێکە ورجی هەیە، تەمەنی 2 ساڵە قەڵەوە، باش ئەم دایک و باوکە بە تەمای چین ئەو مناڵەکە گەورە بێت چیان پێڵێ؟ ئەڵێ دایکە دەستان خۆش بێ، من ئێستا 120 کیلۆم زەختم هەیە، شەکرم هەیە، تەمەنم 15 ساڵە. ئەو نایزانێ مناڵە. مۆزوعی هاوسەنگی ئەم مناڵە هەتا تەمەنی 12 ساڵ پێ ئەگا. لەو 12 ساڵیە من ئەبێ ئەو شتانە چین کە لەشی ئەو مناڵە پێویستی پێیەتی بیەمێ. خراپترین شت بۆ ئەو مناڵە مۆزوعی شەکرە. ئێمە ئەبێ ئاگادار بین. بەداخەوە ئێستا دوکانی لاکۆڵانە، سوپەرمارکتەکان ئەگەر بچی سەیری کەی بە ئەحسایی من بە بینەرانی خۆشەویست ئەڵێم لە 100 شەکریتایە. حتا هەندێ نان والی هاتۆ شەکریتیەکەن. بۆ نمونە نانی لوبنانی کە خەڵک ئەی خواڵێ خۆشە ئەوە شەکریتایە. لەبەرەوە سەیرەکەی تامی شیرینە خراپە. تۆست شەکریتیەکەن خراپە. لەبەرەوە دوژمنی سەرەکی بۆ هاوسەنگی لەشی مرۆڤ، بۆ تەندروستی مرۆڤ، بۆ کورتکردنەوەی تەمەنی مرۆڤ شەکر دەورێکی باڵا ئەبینێ ئەبێ دوورکەینە لێوە شیرینی بەهاو. بیرۆکەی ئەم کاری تۆ لە چیەوە بۆ دروست بوو؟ بەڵێ کاک لوقمان، تەوان
دروستکردنی ئەم شوێنە ساڵی 2012 بوو دوایەوە کە سێرمان کرد بە حکمیەوەی مەدراسەمان هەبوو لە دەرەوانێ ئیشمان کردووە لە مەجای بیکەریە دراسێکی باشمان کرد مەسەلەی بیکەری لە وڵاتە مەسلەیەکی گرنگ بوو چکە ئیشی ڕۆژانی خەڵکە بەڕاستی هەموو ڕۆژێ خەڵکانێکی سەمون ئەکرێ بۆ ماڵوانێ و مەسلەی تەندروستیش بۆ بە مەسەلە لە وڵاتە و لە ڕاستیشا هەروایە بۆ لە ساڵی 2012 ئێمە دەستمان کرد بە دروستکردنی بیکەرێکی بچووک و لە ساڵی 2010 هاتیینە ئەم بینە تازەیەوە بە بەرگێکی گەورەترەوانە. زۆر باشە ئێوە ئەو بەرهەمانەی کە لەم شوێنی خۆتان بەرهەمێنن لە هەویر کاک لوقمان ئێستا ئێمە کە باسی مەجای بیکەری بکەین مەجای بیکەری بۆ نمونە ئەبێ لەو چوارچێوەیە دەرچێ بۆ نمونە دوو جۆر سەمون هەیە سەمونی درێژ و خەڕ کە ئەڵێ مەسەلەی بیکەری مەسلەی شیرینی ئەگرێتەوە مەسلەی کیک ئەگرێتەوانەیە هەتا وەکو مەسلەی برێکفاست ئەمانەش ئەگرێتەوانەیە کە ئێمە ڕۆژانە هەمانەوانە ئێستا بە نزیکراوی تقریبان 150 ئینتاجمان هەیە ڕۆژانە 150 ئینتاجی فرێشمانەیە کە هەموو ڕۆژێ بەرهەمهێنرێ ئینتاجی ڕۆژانەمان ڕۆژەکان ناتوانم بڵم دیاریکەم ڕۆژ بە ڕۆژ بەبێ داواکراوی خواسی و خەڵکە و خواسی و فاسودان و ڕێستۆرانانی کە داوایەکەن لەگەڵ ئەوەشە ئێمە هەموو وەرزێ ئینتاجی تازەمانەیە هەموو فەسلێک شتی تازە دروستەکەین کە تایبەت دوێ بەو کاتە کاچانە گرنگیدان بەلانی سەلامەتی داوە کاک لوقمان ئەتوانم بڵم ئەوەی کە دڵخۆشەکە لە ئیشەکە من ڕۆژانە چەند جارێک بینیەوە کە لە ڕاستەتی دکتۆرە خەڵکانێک هاتوون بۆ ئێرە سەمونیان بردووە کە من دوور نزیک ئەو دکتۆرانە بە ڕێزانە ناناسم بەڵامە خۆشە من بوومەتە جێگەی متمانەی لیژنەکانی تەندروستی بوومەتە جێگەی متمانەی خەڵکێک کە هێن لێرە بەرهەمەکانە کڕن. لە ماوزوی هاوسنگیا پرۆتینات دەورەبینە پرۆتینات هەیە ئاژەڵیە پرۆتینات هەیە ڕۆچیە پرۆتیناتی ئاژەڵی لە هەموو گۆشتێکە هەیە حیوان بێ مریش بەیان ماسی بێ بۆ پرۆتیناتی ڕۆچی لە پاقلەمەنیەکانە هەیە بە نیسک و نۆک و پاقلەیە و هەروەها لە پەنیر و لە هێلکەیە هەیە. مۆزوعی چەوری ئێستا طب بەڕاستی ئەتوان بڵێم گۆڕانکاریەکی بنەڕەتی بەسەر طوبە وا ڕوئەیە لەم چەند ساڵەی ئەخیرە 3-4 ساڵ وا بەردەوامە لە تێگەیشتنمان بۆ هەندێ نەخۆشی ئێمە جاران لە هەشتاکانە نەخۆشی چی بوو مەسەن نەخۆشی ئلتیهابات بوو معدی بوو لە مەلاریا و گرانەتایە و حمای ماڵتای ئەو شتانەیە کە میکرۆب تووشیە کرد. نەخۆشی عەسری ئێستا ئەگەر سەیری کە ئەو نەخۆشیانەیە بە زەخت و شەکرە و مثلەن تۆزێ خەمۆچی مۆزوعی نەخۆشی دڵ ئەمانە ئەگەر بیگەڕێنینەوە تا ئێستا وا تێگەشتون ئەمانە نەخۆشین بەڵام طب ئێستا وردەوردەوا بۆمان دەرەخا کەوا بە زەخت و شەکرە و نەخۆشی دڵ و جەڵتەی دەماغ و خەمۆچی و زۆربەی نەخۆشیە دەرونیەکان ئەمە عیلاقەی بە جگەرەوە هەیە. جگەری مرۆڤ سنتەری هەزمکردنی ئەو خواردنیە کە ئەی خۆم سنتەری تەوزیعکردنی ئەو ڤیتامینات و ئەو شتانەیە کە ئەی خۆم و سنتەری لە ناوبردنی ئەو ژەهرانەیە کە ئەچێتە لەشمەوە کە جگەر لەش ئیشی جگەر تێکچ و سەحەتی مرۆڤ تێکەچێ لە هەموو لایەنەکە لەبەرەوە جاران وەکو وایە تۆیکی ئیلتیهابی هەبێ و تای هەبێت تۆ بێ تەنها عیلاجی تاکەی بکەی و عیلاجی التیهابەکەی نەکەی چاک نابێتەوە ڕۆژ بە ڕۆژە بێ حەبی تا زیادکەی ئێستاوای لە هاتووە علم ئێستا ئەڵێ زەخت و شەکرەش ئەمانە خۆیان نەخۆشی نین ئەمانە ئەعرازێکن بۆ نەخۆشیەک کە تێکچوونی ئیشی جگەرە. کاگاڕاست ئێوە لێرە ئەو ئاردانی کە بەکاری هێنن بۆ سەرجەم بەرهەمە هەویلەکانتان لێرە ئێوە ئاردی ناوخۆی بەکار ناهێنن ئێوە ئەو لە دەرەوەیە بۆتان بەڵێ بۆچی ئاردی ناوخۆی بەکار نان یعنی کوالیتی ئاردی ناوخۆی هێندە خراپە یان چۆن ئاردی دەرەوە کوالیتی بەرزترە. ڕاستە کاک لوقمان بەدڵنیایەوە مۆزوعی ئینتاجی ناوخۆی ئاردی ناوخۆی من پێم خۆشە ئاردانی کە لە بەردەستمە هیچی بەکارهێنم بەڵام ئەو ئاردانی کە لێرە هەیە وەکو پێویست نییە ینی ئەمەش پێمان خۆشە بۆ نمونە ئاردێ بەکاربێنی ئینتاجی وڵاتەکەی خۆمان بێ
بەڵام وەکو پێویست نییە. ئەو لە کێ ئەو ئاردانە ئەم ئاردانی کە ئێستا ئێمە بەکارێنی لە وڵاتی ئەڵمانیاوەیە سەرجەمیان سەرجەمیان بەڵێ چەند جۆر ئاردمانە چەند جۆر تایپی ئاردەکان حەوت جۆر تایپی ئاردمان هەیە زۆر باشە ئەمای کە لە بەردەمی ئێمە ئەمە جۆرەکانی بەڵێ ئەتوانی بۆمان ڕوونکەیتەوە ئەو جۆرانە ئەم ئاردەی بەشی پێشەوە ئاردی گەنم بە کەپەکە واتە گەنمەکەی تایە لەگەڵ بەشی تۆژاڵی دەرەوە کە کەپەکەیە تێکەڵاو کراوە کەپەکیشی خۆمان کەپەکەکەەکە فڕ ئەدریان بەکاردێ بۆ بەتەشێت بۆ واریتر بەکارێ بەڵام ئێستا ئەمە هەمانە وەکو بەم شێوە میکسە و هەشمانە کەپەکە بە شێوەیەکی جیاوازە ئەمە بۆ چی بەکارێن ئەمە بۆ چی بەرهەمێک سوود لەما بین ئەمە بۆ چەند بەرهەمێ بەکاری هێنی بۆ نمونە لەگەڵ چەند جۆرە سەمونێکە دروستەکرێ یاخود ئەتوانی بە تەنیا دروستی بکەی بەڵام بە شێوازی جیاواز بۆ نمونە لەم ئاردی کە ئەم ئاردیان تەنها جۆیە کەپەکەی لێ جاکراوەتەوانێ ئەمە بۆ ئیشێکی تایبەتی خۆی بەکارێ ئەمیش بۆ ئیشێکی تایبەتی خۆی کەسانێک هەیە بۆ ناڵن ئەو سەمونی کەمانێمانێ کەپەکی لەگەڵاتێکەڵاوێ بۆ نمونە ئەو بەکارێنین زۆر باش تەمانەمە لە ڕووی تەندروستیەوە سوودی لە ڕووی تەندروستیوانێ ئەو دکتۆرەکان قسەیان زۆر هەیە لەسەرەوە کە تەندروستی بۆ تەندروستی خەڵک زۆر باشە زۆر باشە ئەو جۆریان ئەمەیان تەنها کەپەکەیە ئەمە ئەتوانی بۆ نمونە نسبەتێک لەگەڵ ئاردەکاتێکەڵاویکەی یاخود بەڕووکەشی دەرەوەی سەمونونەکە بەکاری بێنی ئەویش بە هەمان شێوە گرنگێکی خۆی هەیە زۆر باشە ئەم جۆریان ئەم جۆریان جۆ بە کەپەکە واتە ئێستا گەنم بە کەپەکمان هەبوو جۆ بە کەپەکە جۆش بەتەنیا هەمانە ئەمە نسبەتێک کەپەکی لەگەڵا تێکراوە بنونە لە سا 20 بۆ 30 بەشێک کەپەکی تایە زۆر باشە ئەم جۆریان ئەمان وەکو موادی با بڵێن ئارد نییە بەڵام ئەمان شیرە کە بۆ سەرجەم موادەکان بەکارێنی بەڵێ ئەم شیرش هەر هۆڵندیە لە وڵاتی هۆڵنداوەیە کە بۆ ئیشەکانی خۆمە بەکارێنی کۆمەڵە تایبەتمەندی زۆر باشیە بۆ ئیشەکەمان کاگەڕاز من بینیم تۆ بۆ منە هەر ئەمە بەکارە دێنا بۆ سەرجەمیان بۆ سەرجەمیان بەڵێ خراپ نییە تێکەڵاو یەک بنیان ئەگونجێت بۆ منە جۆرە لەم تایپە و جۆرە لەمە تێکەڵاو کرێت و بەرهەمێکی پێ دروست کاک لوقمان ئەمانەی کە ئەیبینی هیچی کێشەی نییە ئەگەر تێکەڵایش بەیەک بێ بۆ نمونە کە من ئێستا ئیشم لەسەر کرد بەڵام ئەمەیان زۆر جیاواز ئەمەیان ئەو کۆچی کە بەکاریە ئەو جیازی کە بەکاریە ئەو مێزی کە بەکاریە ئەو مۆزەفی کە بەکارێنێ بە هەمان شێوە پێشتر نابێت دەستی لە ئاردی گەنم و جوواوێ بۆ ئەمە ئاردی گەرمە شامیە ئاردی گەرمە شامیش بۆچی بەکارێ بۆ کۆمەڵێک کەس بەکارەیە کە نەخۆشی سیلیاکیان هەیە واتە کێشەی گڵۆتینیان هەیە ئەمە گڵۆتین فریە ئەو بەشی تیانە کە ئەو کەسە بەکاری هێنێ واتە ئەتان بڵم کەسانێک کە بەکارێنن کە تایبەتە بەو نەخۆشیە بەڵام خەڵکێکیش هەیە ئەتوانێت بەکاری بێنەوە و حەزی لێ خوا هیچ کێشەیەکی نییە. کاگتۆر من حەزەکەم باسێک لە بەرهەمە هەویریەکانم بۆ بکەیت بە تایبەتی سەمون و کێک و شیرینەکان کە لە ئار دروستەکرێن منەمە ئەم پرسیارە ببەسمەوە بە پرسیارێکی ترەوە کە بە تایبەتی بەم دوایانە وەزارەتی تەندروستی سۆدەی قەدەغە کرد ئەمە وەڵامی ئەو پرسیارم بدەیتەوە. بەڵێ وەڵامی هەردوو پرسیارەکە دەمەوە پرسیاری دووەم ئاسانترە وەڵامدانەوەی ئەنجاچمە سەریەکەم چکەوە تۆزێ بابەتێکی قوڵە مەوزوعی بابەت هەویریەکان مەوزوعی سۆدا مادەیەکە کە ئەچێتە مەعیدە و ڕیخۆڵمەوە هەرچی میکرۆبێکی باش لە ڕیخۆڵەما هەیە ئەیکوژێ لەبەرەوە سیرەکەی زۆربەی خەڵک ئێستاکەنان و سەمونەخوا کە سۆدەی تایە مۆزوعی مشکلی قۆڵۆنی هەیە یعنی دڵنیا بە کاک لوقمان زۆر سەیرە کە من لە سەتا ئەتوانم بڵێم حسایاتی تاوام نەکردووە بەس ئەتوانم بڵێم
بەعام لە 1970 بۆ 1990 ئەو نەخۆشانەی کێن بۆ عیادە بۆ لای من مشکلی قۆڵۆنیان هەیە تەهیج و قۆڵۆنی هەیە وا تێگەیشتون ئەمە نەخۆشیەکە تەهیج و قۆڵۆن نەخۆشی نییە مۆزوع ئەوەیە هەندێک خواردن بە پێی لەشی مرۆڤ هەندێک خواردن هەیە پێمەکەی هەندێک خواردن پێم ناکەێت بەس مەوزوعی سۆدە بۆ هەموو کەسێک زەرری هەیە مۆزوعی قۆڵۆن شتێکی جیاواز ئەوتوانین لە حەڵقەی کتراباسی کەین بەس مۆزوعی سۆدا کە دەستخۆشی لەو زای تەندروستیەکەم شتێکی زۆر باشەیکەن بەڕاستی سۆدا بۆ تەندروستی خراپە بۆ مەعیدە بۆ ڕیخۆڵە خراپە بە تابەتی بۆ مۆزوعی قۆڵۆن و غازات یەنە سەر مۆزوعی بابەتە هەویریەکان ئێمە ئەگەر بین سەیری مێژووی مرۆڤ بکەین مرۆڤ ئەتوان بڵێم بەپێی حەفریاتەوە تا 2 ملیۆن ساڵ ئێمە حەفریاتە دۆزینەوە کە مرۆڤ هەبووە بەڵام مۆزوعی زراعات 10,000 ساڵ هەیە کە لە شام دەستی پێکرد ئەنجا چوە سین ئەنجا چوە ئەمریکای جنوبی کەواتە بەعام بمێ من نامێ خەڵک بترسێنم بەس ئەمێ حقیقەت و تەتەوور باسکەم لەشی مرۆڤ ئەگەر 2 ملیۆن ساڵەکە بکەم بە ساڵێک و 10,000 ساڵی زراعت بکەم بە ڕۆژێک مرۆڤ لەم ساڵە هەر هەمووی ڕاوچی ووە زیاتر گۆشتی خواردووە و هەمووی ڕۆژێکە وا نانەخوا زراعت دەستی پێکردووە لەبەرەوە لەشی ئێمە لە ناحیەی جیناتەوە لە ناحیەی تەتەوڕۆ خانەکانی ئێمە هێشتا ڕانەهاتووە لەگەڵ ئیشە هەویریەکان ئیشە هەویریەکان بەعام چەند زەرەرێکی هەیە یەکەمیان من کە ئەی خۆم هۆرمۆنێک فرازەکرێت کە پێڵێن هۆرمۆنی ئینسۆلین هۆرمۆنی ئینسۆلین یەکێکە لە هۆرمانێک کە دەوریی باڵا ئەبینە لە نەخۆشی شەکرەیە و لە نەخۆشی دڵە من هەموو بابەتێکی هەویری بخۆم ئینسۆلینی فرازەکرێت ئیتر ئایا ئەمە سپی بێ یان کەپەکی تیابێ و بۆر بێ هۆرمۆنی ئینسۆلینەکە هێواشتر فرازەکرێت ئەوە دوایی باسیەکەم بەس بمێوە بەعام بڵێم ئیشی هەویر بەعام سوودی کەمە بۆ لەشی مرۆڤ لەشی مرۆڤ زۆر بە ئاسانی ئەتوانێت چاوری بەکاربێنێ وەکو وزە پرۆتینەکانیش بۆ دروستکردنی ماسوولکە باشە کەواتە ئیشە هەویریەکان ئێمە بیخۆین یان نەیخۆین ئەگەر بۆت بکرێن نەیخۆی ئەوە شتێکی باشە بەس ئەگەر لە من بپرسی تۆزێ زەحمەتە هەر بەرنمەیەک لە ژیانە تەطبیقکردنی زەحمەت بوو سەرکەوتوو نابێ ئێمە ببین چی بکەین کەواتە من ناتوان بە خەڵک بڵم نانمەخۆ ناتوانێ مەیخوا کەواتە بێن با بزانم کامی زەرەی لە هەمووی کەمترە زەرەرەکە ئەگەر بی خۆی هینەکە وەرگری گەنمەکە یان جۆکە ئەگەر بێ سەیریکە لە 3 بەشەوە پێک هاتووە بەشی دەرەوەی توانین پێ بڵێت تۆکڵەکەی و لە بەشی ناوە 2 بەشی هەیە بەشێکیان تەنها شەکرەکەیەتی و بەشی خوارە بەشێکی تری ئەوە ڤیتامیناتی زۆری تیا لە ڤیتامین ئیە لە ڤیتامین بیەکانە لە فایتۆنیوترێنس و پرۆتیناتیشی تایە لەبەرەوە من نەسیحەتی من بۆ خەڵک ئەگەر ئەتوانی نان کەمتر بخۆی شتێکی باشەوە کە کەمیشت کردەوە هەوڵدە بۆرەکەی بخۆی یعنی چی بۆر یعنی کە ئارد ئەی بێژن ئەو بەشە لە بێژەنەکە ئەمێنێتەوە کەپەکەکەی نابێ فڕێدرێ من بە بۆچوونی من حتا بتوانن ئاردی سفر نەخۆن ئەمەیەکە لە جۆرەکانی سەمون کێسا دروستەکرێ لە کۆمەڵێ موات پێگیە دوایەوەی کە خوێی تێکرێ شەکری تێکرێ شیری تێکرێ کەری تێکرێ خوبرەی تێکرێ دوایەوە شیری تەڕی تێکرێ لە کۆتاییە بەم دەستگای شوێنێم دەستگای ستانلی ستیلە دوایەوە ئاوی تێکرێ نسبەتی ئاوەکەی ئێمە بە لیتری شەکەین و لیترەکە پۆینتەکانیشیە بێ وەربگرین لەبەرەوەی کۆمەڵی سەمون هەیە تایبەتمەندی ستانداردە ئەتوانێت ئەبێ بە شێوەیەکی زۆر دەقیق ئیشی لەسەر بکرێ و ئەوەی کە پێی ئەلشێرێ ئەو ئاوە لە ژێر سفرەوەیە واتە بووی بتوانین تۆ هەویرێکی زۆر باشە دەستکەوێ ئەبێ ئاوەکە لە ژێر سفرەوە بێ بەڵام لەگەڵ ئەوشا هەمیش دەستگایەکە کە نایڵێم ئاوە لە ژێر 0 دەرەجەی سیلیزیە بیبەستێت دوای ئەوەی دەستەکرێت بە دروستکردنی و شێلانی لە کۆتاییە هەموو هەویرێک هەموو ئاردێک بە ڕسیپی جیاوازی خۆی هەیە واتە ڕسیپی هەویرێک لەگەڵ هەویرێکە جیایە سەمونی لەگەڵ سەمونێکە جیایە لە کۆتاییشا هەمووی بە دەرەجەی گەرمی پێوی تایبەت دەرەکرێ ئەو هەویرە ئەبێ لە دەرەجەی تایبەتی خۆیان دەربکرێ ئێمە بۆچی نانەخۆین ئێمە هەر خواردنی ئەی خۆین بزانین لەشی ئێمە پێویستی بەچیە ئێمە ئەگەر بین سەیریکەین
ئەو پرۆتیناتە ئەو ڤیتامیناتە کە بی و ئیەکانە ئەو فایتۆنیترە کە ئەنتی ئۆکسیدانتە کە لە هینا هەیە لە گەنما هەیە زیاتر لە کەپەکەکەیە هەیە لەبەرەوە بەداخەوە ئێستا زۆربەی سەمونخانەکان نانەوەخانەکان ئاردی سفر بکەێنن باوەڕ پێ بکەن ئاردی سفر یعنی تۆ شکری ڕوتە خۆی واگەر سێریکی ئەوەندە لینجە یعنی لە مستەلەحی طبیە ئەڵێ ئەو ئاردەسپیە وەکو سیکۆتینێک بی بە مناڵی یاری پێ بکە سوودی زۆر زیاتر وەک بۆ لەشی مرۆڤ لای خۆمان کەپەکەکەی فڕێ درێت بەس کەپەکەکە نابێت فڕە بدرێت بەڵێ خۆی مەوزوعی کەپەک فرێدان لە چیەوە هاتووە ئەگەر ئێمە بین سەیری کەین لە سیناعەتە لە شەریکاتە هەموو شەریکەیەک مەبەستی یەکەمی قازانجە لەبەرەوە دی ئەمە طبعاً لە ئەمریکا و لە ئەوروپا دەستی پێکرد هاتن سەیریان کرد ئێمە ئەم گەنمەیان ئەم جۆیە فەرقینی هەر کامیان بێ من کەپەکەکەی لێ دەرکەم تەنها ئاردە سفرەکەی لێ بهێڵمەوە زیاتر بڕەکە یعنی ئەتوانم لەم وڵاتە بینێرم مەسەرەن بۆ چەند شارێک بۆ نمونە لە عێراق ئەینێرم بۆ سلێمانی و بۆ دهۆک 2 ڕۆژ بێ ڕێگاوەیە ئەگاتە سوپەرمارکتەکان سوپەرمارکت هەفتەیەک لە ڕەفەکە دانێت تێک ناچێت چونکە سەیریان کەپەک تێکەچێ بەس تۆ کەپەکەکەی لێلابی تێک ناچێ مەوزوع کەپەک فڕێ ئەدرێ لە چیە هاتوو لە مەعمەلەکانەوەەوە کە ئەم ئاردە زیاتر بڕەکە لەبەرەوە سەیریان گەڕ کەپەکەیان فرێداوە قازانچەکەی بۆ ئەوان زیاترە بەڵام تەندروستی لە ناحیە تەندروستی و بۆ لەشی مرۆڤ زۆر خراپە دوو هەم مەوزوعی ئارد نەسیحەتی من بۆ خەڵک تۆ هەرچەند یعنی کە ئاردەکە ئەهاڕی هەرچەند ئێستاوا نەماوە بەس ئەگەر بۆتان بکرێ ئەوەی بۆی ئەکرێ کە خۆت ئاردەکەت کڕی پێشەوەی بیکەی بەنان بچی بیهاڕی بە ڕۆژێک و دوان ئەن بیکەی بە ئارد و ئەنجا بەکاری بینی باشترە لەوەی مانگێ دوو مانگ وەکو ئارد لەو ناوە لە ناو گۆنیا کەوت بێ چونکە ئەو ئۆکسسیجینە هەرچی ڤیتامینات و هەرچی ئەوتی ئۆکسیدنت و فایت و نیوترێنت هەیە لە ناو ئاردەیە ئەی سووتێنێ قیمەتی غیزایی نامێنێ لەبەرەوە بەداخەوە قیمەتی غیزایی یعنی ئێمە مەسەلەن ئەینێرین لە دەرەوەی وڵاتەوە ئارد بێ ئێمە وڵاتی گەنمین ئێمە وڵاتی جوین ئێمە یعنی ئەگەر بین سەیری کەین کاک لوقمان سێ شت بەیەکەوە بەسراوەتەوە زراعەت اقتصاد سەحەت ئەمە چی ئەتوانێت ئەم سێ ڕەبط کا بەیەکەوە حکومەتێک وزاراتێک وزارەتی زراعەت و تەندروستی و ژینگە بەیەکەوە ئیشکەن هەوڵ دەین پلان دانین بۆ شتانە یعنی من مۆزوعی تەندروستی تاک لەوە دەرچووەکەوە من وەکو سیروان ڕاستە مەسئولی تەندروستی خۆمم بەڵام من ئەبێ جیهاتێکم هەبێ کە چوون بۆ بازار بۆی خواردن بکڕن خواردنی تەندروستی لێبێ یعنی من بە هەڵی دانانێم ئەگەر قەرارێک دەرچێ بڵێ نانی سپی مەمنوعە لە نانەوە خانەکان و لە سەمۆن خانەکانە ئەبێ هەمووی بۆر بێ ئستاڵی باشە ئاخر ئەمە سعری نان گرانەکە باشە سعری نان گرانەکە ڕاستە من ئەتوانم وەکو حکومەتێ داعمی ئاردەکە بکەم بە سعری هەرزان بیان دەمێ بۆی بە هەرزان بگاتە خەڵک من وەکو حکومەت زەرەر ناکەم ڕاستە ئێستا لێرە وەکو پارە زەرەکەم بەس لەو سەرەوە من حکومەت ئەگەر سەیریکە لە 180 خەرجیاتی حکومەت لەسەر زەخت و شەکرە و جەڵتەی دڵ و ئەو نەخۆشیانی کە بەهۆی خواردنی خراپەوە توشمانە بێت. ئەم دەستگای فۆرتونەرە ئەتوانێت هەویرانی کە پێویستەکە بە سایزی جیاواز بە شێوەی گونەک هەمووی بۆ جیابکاتەوە بۆ دروستکە لە دوای ئەوەی کە هەویرەکە دەرەچێت بەم دەستگایە ئەتوانی لە 3.5 ملیمەوانە تاوەکو 25 ملیم هەویرەکە بە شێوەیەکی یەکسان پانکەیتەوانێت دوای ئەوە کە خرایە سەر مێزە بەم شێوازە ئەبڕێ بە پێی تایبەتمەندی و سەمونە چۆن بێ شێوەکەی ئەبڕێ و دوای ئەوەی تر ئەم وادانێکی پێوەگرێت کە بەکارێنی و سابۆنە ئەم وادە کەپەکە لە سەرەکەی ئەدرێ و دوایەوە خرێتە سەر سینی و دوایەوە ئەچێتە بوخارەوانە.
کاک دکتۆر من ئەمەوێت لێرە پرسیارە بکەم زۆرێک لە هاوڵاتیان بە دەست شەکرە و زەختەوە ناڵێن ئایا نان و سەمونی جۆ چ تەسیر و چ کاریگەریەکی هەیە لەسەر ئەم دوو نەخۆشیە؟ بەڵێ ئێمە کە ئەڵێن جۆ خەڵک یەکسەریەتە بەرچایە کە ئێمە باسی نانی بۆرەکەین بەس ئەگەر جۆەکە ئێستا جۆیەکی تورکی هاتوۆتە ناو بازارەوە کەسپیە هەر شتێک کەسپی بوو من لێرە بە خەڵکڵێمەکەنم بیا جۆ بێ زۆر خراپ و پەتەندروستی و بە تایبەتی بۆ مناڵ دڵنیا بن ئێوە کە نانی سپی و سەمونی سپی ئەیان بە مناڵ وەکو ژەهرێک بن بۆ مناڵە من ناچمە تەفاسیلی فیزیۆلۆجیۆ بەس ئەو ئاردەسپیەکەیەتی یەکەم ئەو مناڵە دایم برسێتی چونکە هۆرمۆناتی برسێتی فرازەکە لە لەشە من بۆ ئەوەی هەست بە تێری بکەم ئەبێ ئەو خوانی ئەی خۆم بای خۆی کەپەکی تیابێ بۆی بگاتە ئەخیری ڕخۆڵە لە ئەخیری ڕخۆڵەیە هەندێک هۆرمۆنات هەیە هۆرمۆنی تێری ئفرازەکە هۆرمۆنی ئینسۆلین ئفرازەکە ئێمە هەوڵ دەین هەرچیەکمان خوارد بەرەو بۆری بڕوە مەوزوعی گەنم و جۆ مەوزوعی گەنم و جۆ دڵنیا بە ئەو فەرقە زۆرەی نییە لە ناحیە تەندروستیە مهم ئەوەیە بۆر بێ مهم ئەوەیە کەپەکەکەی فڕێ نەدرێ مهم ئەوەیە کە ئاردت کرد کەپەکەکەی تیابێ بۆر بێ و هەتا بتوانی ئاردەکە یەکەم خومرەی تیانە بێ سۆدەی تیانە بێ و یعنی بەڕاشکاوی نانی تیری لە هەموو نانێک تەندروسترە. کاگەڕاست باسی ئەم دەستگایان بۆ کە ڕۆڵ و کاریگەری ئەم دەستگایە چیە؟ کاک لوقمان دوای کۆتایی هاتنی دروستکردنی هەویرەکە بە دەستگای شەلانەکە دوایێتە سەر مێزەکە بە سایزی جیاواز پانەگرێتەوانەیە و یاخود شقڵەکەی وەرەگیریە لە کۆتاییە ئەکرێتە ئەم جیازەوانە ئەم دەستگایە ئەتوانم بڵم یەکێکە لە زۆر گرنگی ئەساسیاتی ئیشەکەی ئێمە چونکم مەسلەی هەڵهاتن لەم قۆناغەیە دروستە بێ ئەم جیازە دوو بەشی جیاوازی بەشیشان هەیە بەشی گەرمیە و بەشێکیشان هەیە بەشی ڕوتوبەتە واتە نسبەی ڕوتوبەتی ئەم جیازە دیاری ئەکرێ و هەر سەمونە و نسبەتی ڕوتوبەتی خۆی جیاوازە و ئەبێ چەند جارێ لە سەیە هەفتا کەمترمان نییە 75 85 و هەفتا شەیوە ئەو هەویرێکیەوە لە سەرەتاوە باست کرد لە ڕێی ئەم دەستگایەوە لە ڕێگەی ئەم دەستگایەوە هەڵەیە بە ڕسیپی جیاواز هەر سەمونە و ڕسیپێکی جیاوازی پێویستە بۆرەنە نسبەی ڕوتوبەتی جیاوازی پێویستە یا دەرەجەی گەرمی جیاوازی پێویستە و ئەبێ بەرداوام کۆنتڕۆڵ کرێ ئەو سەمونانی کە تایەتی چونکم ئەگەر بێت و لە کاتی خۆی لابە یاخود لە ڕوتوبەتی خۆی زیاتر بکە پێکاتی سەمونەکە ئەگۆڕێ کوالیتی سەمونەکە شتێکە دوایەم هەنگاوە چێتێکەوە دوایام هەنگاوە کە دەرکرا و هەڵهاتنی تابوو کێشەی نەما ئەخرێتە فڕنەکە و فڕنەکەش بە دەرەجی جیاواز بە هەمان شێوە برژەنرێ بەڵێ لە 200 دەرەجەی سیلیزیەوە دەست پێکە تا 320 دەرەجەی سیلیزی بە پێی جۆری هەویرەکە. چەوری لەشی ئینسان بە چی ئەسووتێت؟ بەڵێ بینە سەر مۆزوعی زەخت و شەکرەکە کە جەناوە پرسیارکە ئایا نان دەوری هەیە بۆ مۆزوعی زەخت و شەکرا دەورێکی باڵا بینە چونکە ئێستا من وەکو باسم کرد زەخت و شەکرە وەکو خۆی نەخۆشی نییە وەکو خۆی ئاعرازێکە بۆ تێکچوونی ئیشی جگەر چین ئەو خواردانەی کە ئیشی جگەر تێکەدەن یەکەمیان مۆزوعی شەکرە ئێمە خەڵک ئەبێ ئەوە بزانێ من کەنانە خۆم لە خوێنی منە لە لەشی منە ئەگۆڕێ بۆ شەکر هەندێک کەسەڵێ من شیرینی ناخۆم بەس تۆ کەنان ئەخۆی ئەوە جۆرێکە لە شیرینی ڕاستە تامی شیرین نییە بۆریش بێ طبعاً بۆرەکە زەرێری کەمترەوەک لە سپێکە من ئەو نانەکە ئیخۆم ئەچێتە لەشمەوە
وەکو وزە بەکارێنم باش ئەگەر لە حەدی خۆم زیاترم خوارد بۆ نمونە من پێویستم بە کەرتێنان ئەگەر نانێکم خوارد کەرتەکەی تر چی لێت ئەو کەرتەنانەی تر نابێت لە خوێنا بمێنێ چکە زەرری هەیە کە گۆڕاو بۆ شەکر لەبەر ئەینێرێ بۆ جگەر لە جگەرە ئەگۆڕێ بۆ مادەیەک پێڵێن گلایکۆژین کە هێشتا شێوەی شەکری هەیە بۆ ئێوارە دیسانەوە نانێکە خۆم بەڵام من لەشی من کەرتێ نانی پێویستە ئەی کەرتەکەی تیچی لێت ئەویش نابێت لە خوێنا بمێنێ ئەچێ بۆ جگەر بە جگەر ئەڵێ ئەو کەرتانانم بۆ هێناوی ئەڵێ من جێم نەماوە وەکو شەکر خەزنیکەم تەنها یەک ڕێگا هەیە بیکەم بە چەوری ئەبێ بە چەوری جا ئەمە لە ڕۆژێکە وەرە جەنابەت لە ماوەی 10 ساڵە ئەو مناڵە لە باتی سەمونیە 2 سەمون بخوا لە باتی پارچێ پسکیت 2 پسکیتەخوا لە ماوەی 10 ساڵە جگەری پڕەبێت لە چەوری وە دڵنیاوە کاک لوقمانەوە بینەرانیش دڵنیاکەمەوە کە من نەخۆشمێت تەمەنی 12 ساڵ و زیان 100 ساڵە زەختی هەیە شەکرەی هەیە وە قەڵەویشە ئەمە ویراسە نییە ئەمە عیلاقی بە جیناتەوە ئەمە عیلاقی بۆ هەیە ئەم مناڵە لەوەتی لە سکیدایکیەتی شەکری ئەدرێتە من کە باسی نانەکەم یعنی باسی شەکرەکەم بەس ئەوەیە بڵێن مژینی ئەو شەکرە لە خوێنە تۆزی هێواشترەوەی بۆک لە شیرینی ئەگەڕاستۆ لە سەرەتای بەرنامەکە باس لە چەند تایپ چەند جۆرێکی ئارت کرد کەوتت لە دەرەوە لە وڵاتی ئەڵمانیا بۆمانێت منەمەوێ نەتیجە و بەرهەمی ئەو حەوت بەرهەمەمان بۆ باسکەی بەڵێ ئەو ئاردانی کە بۆم باس کرد ئێستا بۆنە هەمووی لە بەردەستمانە یەکێ لەوانە سەمونی گەنم بە کەپەک بوو ئەم سەمونی لێ دروستەکرێ ئەگەر دیقەتیش بێ لە توێژاڵی دەروانێت کەپەکە زۆر بە وازەحی پێوی دیارە بۆ نمونە سەمونی تەنها جۆکە کە بەبێ کەپەک بوو ئەم سەمونی لێ دروستەکرێ باشە سەمونی گەنم بە کەپەک ئەم سەمونی لێ دروستەکرێ سەمونی جۆ بە کەپەک ئەم سەمونی لەگەڵا دروستەکرێەوە ئەمە نسبەتێک جۆشی لەگەڵا تێکەواگرێ وەکو تام باشە سەمونی جۆکە بە تەنیا ئەم سەمونی لێ دروستەکرێ وەکو لێرەشی لێ دروستەکرێ بە هەمان شێوە ئەمە بەس سەمونیان لێ دروستەکرێ یان بۆنە بۆ بەرهەمی وەکو کێک و شیرەمان شیرینی و ئەمانە کاک لوقمان مەسەلەی جۆ مەسەلەیەکی زۆر جۆکە بەڵێ ئاردەکان ئەتوانین کێکی لێ دروستکەی بەس مەسەلەی جۆ مەسەلەیەکی زۆر حساسە یعنی هەتاوەکو تەعاملکردنیشی لەگەڵ زۆر قورسە تۆ ناتوانانی کۆمەڵە شتی پێ دروستکەیت و بڵێ جوێ ینی ئیشکردن لەگەڵ یا قورسە ینی کۆمەڵە بەرهەمی تایبەتی خۆی پێ دروستەکرێت بەڵێ ئەمەیان مینی باگێتە ئاردەکەی تایپی 550 بەس ئەمە ئاردی سپیە کۆمەڵی کەزای داخوازی لەسەرەوەی حەزی لە جۆ نیە تەنها ئاردی گەنمە خوا تەنها گەنمە مۆزۆی سووتانی چەوری جەنابە ئەو پرسیارت کرد من ئەبێ بزانم چەوری خۆی چیە لە لەشی منە بۆ کۆ ئەبێتەوە بۆی بزانم چۆنی بسووتێنم مۆزۆی چەوری لە لەشی منە کە کۆ ئەبێتەوە خەڵک ئێستاشوە ئەزانێ عیلاقی بە خواردنی چەوریەوە هەیە خواردنی چەور نەخێر چەوری لەشی مرۆڤ من کە خەزنی یەکەم ئەمە بەنزینە خەزنم کردووە ئەمە پارەیە وەکووە من باقم هەیە ئەو بانقە چوو من مانگانە مەعاشوەرگم تۆ لێم زیادە بێت و ئەچمەی خۆمە بانق لە پێشە 1000 دینارە تا ئاگاتە ملیۆنێ دینار ئەمەش لە لەشی مرۆڤ وایە من ئەو مناڵەیەت لە مناڵیەوە پارەیە دەمێ ئەچێ بڵێ
کۆلاخوا ئەو 250 کالۆریە پسکیتێکە خواوە 50 کالۆریە ئەو مناڵە لە ڕۆژێکە 1000 کالۆری سرف ناکە بەڵام 2000 خوا هەزارەکەی تری چی لێت لەشی مرۆڤ خزنیەکە بانقی هەیە بانقەکەی لەشی مرۆڤ چییە خانەی چەوریە دێت پڕێکا لە چەوری ئەو وزەیە ئەیگۆڕێ بۆ چەوری وەکو وایە من پاییزان خەڵک ئەچێت داربڕوو هەڵەگرێ بۆی زستانان کە سەرماوێ بیکا بە ئاگر لەشی مرۆڤیش دێت ئەو خواردنە زیادە علاقی بە چەوری و نییە من باسم کرد من نان بخۆم کە زیاد بێ ئەیکەم بە چەوری برنج بخۆم لە حەدی خۆم زیاتر بێت چۆن خەزنیەکەم بە چەوری لەبەرەوە علاقی بە خواردنی چەورە نییە من ئەو چەوریە خەزنم کرد لەشی من بۆچی خەزنی کردووە بۆ کاتی پێویست ئەخوای گەورە بۆچی ڕەمەزانی داناوە ڕاستە ڕەمەزان وەکو مانگی عیبادەتە و نزیکە بیتەوە لە خوای گەورە بەڵام لە هەموو دیانەتەکانە ڕۆژوتیایە و پێڵێن دیتۆکسیفیکیشن یعنی چی یعنی تۆ دێی ئەو وزەی هەڵت گرتووە مانگێک لە ساڵەکەیە دی ئەو وزەی کە خزنت کوردەی سەرفیەکەی ئێمە 15 ساعتی چ ناخۆین ئەی لێشی من لەکوێ وزایێنێ وانە بۆچی نابورێمەوە چونکە ئەو وزەی هەڵم گرت و دێم خەزنیەکەم بەس غەڵەتی خەڵک و ئێستا لێرەوە هەلێکە بۆ من ڕەخساوە باسی ڕەمەزان بکەم بۆ خەڵک لە بەربانگە زۆر کەس لە ڕەمەزانە قەڵاو بێ لە باتیەوەی زەعیف بێ بۆ چونکە لە کاتی بەربانگە ئێواران ئەچێ نانەخوا برنجە خوان ئەگەر تۆ لە سەرەتاوە باست لە جۆرێک ئارد کرد کە ئاردی گەرمەشامیە بەڵێ ئاردی گەرمەشامێکە ئەم بەرهەمەی لێ دروستەکەین کاک لەخوا ئەمە سەمونە ئەمە تۆستە قاشقاشەکرێ و تر ئەو کەسە بەکارێنێ بەڵام تر گڵۆتین فریە بۆ تایبەتمەندێ دروستکراوە کە نەخۆشی خوات کەوی کێشی نەخۆشی سیلیایشی هەیە ئەتوانم بڵم ئیشەکان ئێمە خۆناغەکان جیاکراوەتەوە بۆ نمونە تایبەتمەندی ئیشەکە ئێمە زیاتر لەوایە ئەم سەمونە تایبەت دروستەکرێ بە هەمبەرگر بەگبرێتە ئەم سەمونە تایبەت دروستەکرێت بۆ نمونە بە ئیشی شاوەرمایان کۆمەڵە ئیشی تایبەت بنێ ئەم سەمونە تایبەت دروستەکرێت بۆ ئەوانەی کە نەخۆشیان هەیە زۆر باش ئەم جۆریان ئەم جۆریان پەنیرێکمان هەیە هۆڵندیە پەنیرێکی زۆر تایبەتە ئەمیش بەکارێنی بۆ ئەم سەمونە لە ئاردی سپی بەڵێ لەگەڵ زۆربەی هەویرەکانمانە تێکەڵاوێکین پەنیرە زۆر باشە کاگە ئاراست بەڵێ سەرجەم ئەم بەرهەمانە بەڵێ خۆماڵیتیان نیە هەمووی بە بەرهەمی ئەڵمانی دروستکراوە بەڵێ سەرجەمیان هەمووی ئاردەکان هی دەرەوەی بەڵێ زۆر باشە لێرە پرسیارە یێتە پێشەوە لەوانەیە خەڵک پرسیارە بکە ئایا یەکێ لەو کێشانی کە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە بە تایبەتی لە مەسەلەی سەمون و ئەو بەرهەمە هەویریانە وەنمونە کەسێک ئەچێت سەمونەکرێت بەس بۆ ئەو ژەمە ئەگونجێت ئایا ئەم سەمونانی ئێوە بۆ نمونە تا چەنە ئەتوانیت بیخۆیت و بەکاری بێنێت و تێک نەچێت کار لەخۆمان پێ خۆش و باسی ئەوە کرد کە سۆ گرنگە و پەیوەندی بە تەندروستی خەڵکەوە هەیە بەڕاستی ئەو سەمونانی کە کۆنە بێ ئەتوانم یەک بڵم کوالیتی نزمە دووش سەبەبێکی زۆر گرنگ هەیە ئەویش سۆدەیە کە سۆدە من بەکاری نایەنم و بوونیشی نییە لەم شوێنە چونکم مادەیەکی مەترسیدارە مادەیەکی زۆر مەترسیدارە ئەم سەمونانەش کە ئێمە دروستیەکەین ڕۆژانە
ئەم ئینتاجانە هەموو ڕۆژە دەرەچێ و هەموو ڕۆژێکیش فرێشە. ئێستا بۆ من ئەم سەمونە تا چەنە ئەتوانیت بیخۆیت ئاوا ئەم سەمونە کە ئەو کەسی ئیکڕێ بۆ نوێواری کڕێ بۆ بانی بەکارێنێ بۆ دوو بانی بەکارێنێ بۆ سێ بەیانیش بەکارێنێ هیچ کێشەی نییە بەڵام ئەو کەسانی کە زیاتری کڕنەوەن بە نیسبەتی ڕێژەی سۆدەوەیە نسبەتی ڕێژەی سۆدە زایدن کوالیتی و سەمونە زایدن ئەو خومرەی کەتی ئەەکەی نسبەتی گرامی چکم ئێمە لەسەر ئەساسی غرامی شەکەین ئەنی چیلۆیەک هەویر چەند غرام خۆی پێویستە چەند خومرەی پێویستە ئەمانەوە لە سەمونەکە دەکات کوالیتی بەرز بێتوانێت ئەو ئەجیزانی کە بەکاری هێنی هەمووی تەسیرەکە لە کوالیتی و مانەوەی سەمونەکە. کاگاراست ئەم بەرهەمانە کێ لە ئێوەیە کڕێت تەنیا خەڵکی ئاساییە یان بۆ نمونە ئێوە تەنیا بۆ سلەیمانی دروستەکەن یان چۆن؟ ئەم بەرهەمانە ئێستا کە لای ئێمە هەیە بە خۆشحاڵیەوە خەڵکێکی زۆر هەیە گرنگی بە مەسەلەی تەندروستیە چکە بۆ بە مەسەلەیشی گرنگ خەڵکێکی زۆر لەم شارە ڕوومان تێکایی کڕین بەڵام وەکو دەرەوە شاینتاجمان نییە بۆ دەرەوە بەڵام چاوەڕێکرێ بەرەودەری شۆ بڕواین تاجەکە. زۆر باشە. کاگاراست ئەو بەرهەمانەی کە ئێوە لێرە دروستیەکەن ئەو کارمەندانەی کە ئێوە لای ئێوە ئیشەکەن تا چەنە گرنگیتان داوە بەوەی کە کارمەندی خۆمان لێرە زیاتر سوودمەند بن؟ بەڵێ ئەتوانم بڵم بە خۆشحاڵیوانێ بە نزیکەی تقریبان 65 کارمەند لێرە ئیشەکە خەڵکی بیانیمانتیانە هەمووی خەڵکی ئەم شارەن و سوودمەند بوون لە ئیشەکە. لێرەوە من بە خەڵکی ئەڵێم ئەگەر بتەوێت لە ڕەمەزان دەوری خۆی ببینێ لە ناحەی تەندروستیە لە ناحەی عیبادەت و دیانەتان نزیکە بیتەوە لە خوای گەورە لە کۆمەلگا بەس لە ناحەی تەندروستیە بتەوێت تەندروستیت باش بێ لە ڕەمەزانە لە کاتی بەربانگە نان مەخۆ برنج مەخۆ دەنگێ دوانسیان خورما ئەخۆی تەواوی تر قاپێ نیسکێنا خۆی فاسۆلیا خۆی بامیا خۆی باینجانە خۆی تەپسیە خۆی لەگەڵ گۆشتە لەگەڵ مریشکە لەگەڵ زەڵاتەیە نانی تیانە بێ نانی جۆشی تیانە بێ برنجی تیانە بێ ساوەری تیانە بێ ئەمە خۆت قرارە دەی ئەڵێ دکتۆر ڕەمەزان ئەو شتانی تیانە بێ زلاویا و پاقلاوە تیانە بێ ئەمە ڕەمەزان نییەوە خۆتەی زانی بەس من لە ناحەی تەندروستیەوە ئەیڵێم بتەوێت لە مانگی ڕەمەزانە بەینی 4 بۆ 6 بۆ 8 بۆ 10 کیلۆ دابەزی سەحەتت بەرەو باشتر بڕوە لە بەربانگە کاربۆهیدرات مەخۆ کەنانە برنجە شیرینیەکانە میوە ئەتوانی پرتقاڵی بخۆی سێوێک بخۆی بەس نەیگوشی نێکەی بە عسیر میوەی وشکیش نەخۆی بەم شێوەیە ئەمە ئەتوانین لە یەک مانگە من گەرانتیان بە بینەران لە یەک مانگە ئەگەرەوە بکەن لە مانگی ڕەمەزانی پیرۆزەکە نزیک بۆتە بینی 5 بۆ 10 کیلۆ تەنها چەوری بسووتێنن ماسووکە نەسووتێنن من لێرەوە دیسانەوە جەختەکەمە سەر مەوزوعی شەکر و شیرینی بۆ خاتری خوا مناڵ تەنها مناڵی دایک و باوک نییە مناڵ مستەقبەلی ئەم وڵاتەیە مستەقبەلی ئەم میلەتەیە ئەگەر ئەم مناڵە لە مناڵیەوە تەندروستی باش نەبێ لە گەورەیە ناتوانانی خزمەت بکە ناتوانانی خزمەتی ئەم وڵاتە بکە خزمەتی ئەم میلەتە بکە و ناتوانێت ئاگاداری مناڵی خۆی بێ مناڵی تەندروست دایک و باوک تەندروستی بۆ دانێن لە مناڵیەوە دووریان خەن لە شیرینی دووریان خەن لە کۆلا و بپسی و شەربەت دووریان خەن لە شەکر هەفتەی جارێ قەیناکە بیێرێ بای نەفسەکە دیسانەوتم هەفتەی جاری حەزی لە ئایسکرێمە لە مۆتایە باوەڕم پێ بکەن بڵێ ئەو مناڵە ئەگری ڕۆژێک دوانە هەفتەیە دوانە مانگێ دوانە دوایی تێگا کاوە خراپە ئێستا ئەو مناڵی ئێوە ئەگەر بڵێ بەنزینم بەرێ و نەوتم بەرێ و شخارتم بەرێ هەتا بەیانی بگری تۆ نایەیتێ ئەڵەی خراپە خۆتە سووتێنی وایە هەتا بەیانی ئەو مناڵە بچێتە سەربان بە تەنیا و بەسەر دیواری سەربانەکە بڕۆ تۆ نایاڵی هەتا بەیانی بگری نایاڵی ئەمەش وەکو وایە مەیەڵە شەکر بخوا هەتا بەیانی بگری کە چون بۆ بازار مناڵ مەبن لەگەڵ خۆتانە چکە لە بازارەکە ئەگری ئیحراجتانەکە مەجبوری بۆ یەکڕی ئەڵێ بەس بۆی وسکت بێ مناڵ ئەزانێت چۆن وا لە دایک و باوکە ئیشەکانی بۆ بکە دیسانەوە داواکارم لە هەموو دایک و باوچێک کەوا شیرینی نەیە بە مناڵەکان